پاش 22 ساڵدا بڕان لە خوێندن باقی شەوکەت لە تەمەنی 51 ساڵیدا توانی بە پلەی نایاب قۆناغ یەکەمی کارگەڕی کار لە پەیمانگای تەکنیکی هەڵەبجا بەشی ئێواران تەواو بکات. قوتابیەکە لە ناو خێزانەکەی بەڵام باوکی 5 منداڵە و تامەزروی بۆ خوێندن وای لێ کردووە تەمەن بربەز نەبێت بۆ درێژەدان بەیەنانەدی خەونەکەی. لە 1970 لە پۆلی سێی ناوەندی بووم ئیتر ئەو ڕاپەڕێنەکەی سیروان کرا ڕاپەڕێنی شارە زوری 1970 بۆکو وینێک دژی حکوومەتوانە گەنجەکانوانی کە لە تەمەنی ناو زۆربەی زۆرمان ڕۆشتین بووینە پێشمەرگە منیش پەیوەندیم کردو پێشمەرگە و ئیتر فترەیەک پێشمەرگە بوو دواتر کە گەڕامەوە ئیتر تەمەنم تۆزێک ئەو ڕۆشت بوو مەجای خوێندن بۆ دروست نەبوو بەڵام هەر ئاواتم بخوێنم هەتا ساڵی 2009 کەڵماندا لە سیروان مەکتەبێکمان لەگەڵ پەروەردە و کۆمەڵێک خەڵکی دۆست و ئەندامی پەرلەمانوانە هەوڵماندا مەکتەبێکیان بۆ کردینەوە ڕۆشتم لە سێ خوێندم لە ساڵی 2009 ئێواران ینی ئەمان خوێند ئیتر سواز بەخوا و ساڵش توانیم یەکەم بم لە ناوەڕێگانی خۆمار یەکەمی لە امتحانە وەزارەکە یەکەم بووم بۆ نسبەت خوێندنی پەیمانگا و وانی بۆ من چۆن بۆ من پێشتر و حکمیەوەی مناڵەکانم ڕۆشتونەتە زانکۆ و پەیمانگا و خوێند ناکرد هۆ خۆشم یعنی ئەو خەونەوە و ئاواتێک کەم و چەند جار خەونم بیناوە لە زانکۆم خوێن زۆر غەریب نەبووە لامە وەڵام ئەوەی کە حەزی خۆم و حەزی خۆم پەیمانگا نەبوو حەزمە کرد بچمە قانون وەڵی هەر وەک چاستێ وەڵاوەکو تەمەنی گەنجی چۆن تۆ حەز بکەی یەکەم بێری یا دەرەجە یا بگەیتە ئامانجێکی خۆ هەر زۆر دڵخۆشم جارێک و تایبەتەوە ڕۆژێک کە تەلەفۆنیان بۆ کردم وتیانەکەمیت زۆر پێخۆش بوو. ئەو قوتابیە ڕۆژانە بەبێ پێویست کۆششی کردووە و جێگایەکی تایبەتی بۆ کۆشش نەبووە بەڵکو لە ژووری میوانەکەیان سعی کردووە هەرچەندە خێزانەکەی پێی گوتووە بەو تەمەنەتەوە خوێندنت بۆ چییە؟ بەڵام ئەو بەردەوام بوو دوجار ئەندامانی خێزانەکەی هاوکاری بوون بۆ سەرکەوتن لەوانەکانیدا. وڵایەتی ماماتام خۆی دڵی پێخۆشە ئێمەش هاوکاریمان کردووە و دەنگمان نەکردووە و زۆر جار شوێنە دەرەوە بەردرگا دانیشتین تاوسعی کردووە و ئیتر بازەیش بووە مناڵەکان کردیانەوە نەیکردووە ئیشی دەرەوەی باخوست و ئیتر خەریکی ئەو مەساعی خۆی بۆ ئەو ئێمەش بۆ خۆمان بێدەنگ دانیشتین لە ماڵە. ئارەوڵام و تۆ خوێندن و بۆچیە تازە تەمەنێکە کرێت تازە خوێندن و بۆچیە هەلوە گەنجەکانی چی وە ناکرێت تۆ تازە هیچ چۆن بۆ کردێم تەمەنەوە باشووی تر پلەی یەکەمیەوە دە ساوردێ لەخوا بەزیاوێ و ئارە وەڵا زۆرم پێخۆش. باقی شەوکات جگە لە زمانی کوردی زمانی عەرەبیش بە باشی دەزانێت. لە کاتی خوێندندا بەجلی کوردی و جامانەوە ڕۆشتۆتەوە پەیمانگا دەڵێت یەکێک لە خۆزگەکانی ژیانی ئەوە بووە ڕۆژێک لە ڕۆژان بگەڕێتەوە بەر خوێندن بۆیە قوتابیەک بووە پابەندی دەرزەکانی بووە لە کاتی خۆیدا لە ماوەی ساڵەکەشدا هیچ مۆڵەتێکی وەرنەگرتووە تەنیا جارێک نەبێت کە کەسێکی نزیکیان کۆچی دوایی کردووە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحیی سیروان.